لە دوای 4 ڕۆژ لە داخرانی پردەکەی کاولۆکان لە ئێستادا کارەکانی چاکردنەوەی پردەکە بە کۆتایی هاتووە و پردەکە بەڕووی شۆفێراندا کرایەوە. ئێستا هاوڵاتیان ئەتوانن بۆ هاتچۆی نێوان سۆران بۆ ڕەواندز پردەکەی کاولۆکان بەکاربێنوە، هەروەها بار هەڵگرەکانیش کە لە ئاجۆمەرانەوە بەرەو سۆران و هەولێر دەنیاخود بە ئاراستەی پێچوانەوە ئەتوانن پردەکەی کاولۆکان بەکاربێنن لە دوای 4 ڕۆژ لە داخرانی پردەکە بۆیەوەی کە ڕاگرێکی پردەکە شکابوو، ڕێگاکە داخرا بوو لە ئەمڕۆ پردەکە کرایەوە، هەم ڕاگرەکە چاکرایەوە هەم پردەکەش بە تەواوی نۆژەن کرایەوە. قسم لەگەڵ تیمەکانی ڕێگەوبانی سۆران کردووە، ڕێم پردەکە ئێستا بە تەواوی چاکراوەتەوە و هیچ گرفتێکی نییە، ئاسایی هەروەکو پێشتر شۆفێران ئەتوانن هاتچۆی بەسەردا بکەن و بەکاری بێنن. بەڵام ڕێگەوبان ڕێنمایی شۆفێران و بە تایبەتیش ئۆتۆمبیلی بار هەڵگرەکات کە لە کاتی تێپەڕین بەسەر پردەکەدا بە نۆرە بەسەریدا تێپەڕن، واتە بە شێوەیەکە دووبار هەڵگر بەیەکەوە بەسەر پردەکەدا نەپەڕنەوە کە لە پێشتریشدا هەر ئەمە هۆکاری شکانی پلێتەکانی پردەکە بووە. ئێستا پردەکە کراوەتەوە وەکو لە دیمەنەکاندا دیارە ئاسایی هاتچۆی بەسەردا ئەکرێت.